ساڵتان لێ بم کاتتان باش بینەر و بیسەر خۆشەویستەکانم لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە ئێوارێکی دیکەی ئێوارانی سلێمانی هاتمەوە خزمەتتان. لەم ئێوارەیە بابەتێکی زۆر گرنگ باز دەکەم کە پەیوەندی بە ژیانی هەمومانەوە هەیە، ئەویش چاویلکەیە. چاویلکە و چاویلکە سازی کە تایبەتمەندیەکی ئێژگار وردی هەیە کە هەمومان زۆر گرنگی دەبێت پێ بدەین. هەم وەکو تاگ وەکو کەسایەتی خۆت زۆر گرنگە ئاگداری ئەو بیلەکەیە پێویست بە بەکارهێنانی چاویلکە هەیە و لە هەمان کاتدا لە پێویستیە گرنگەکە دەبێت بزانی دەچتە لای کام لە چاویلکە سازەکان کە خاوەنی ئەزمونێکی باشن و هەم لە ڕووی زانیاریەوە هەم لە ڕووی ئەزمونیانەوە و ساڵانێکی زۆرە کە لەگەڵ ئەوەشدا لە ئێستادا خۆشبەختانە لە یەکێک لە پەیمانگا ئەهلیەکان لە کەرتی تایبەت ئەو خوێندنە تایبەتە هەیە بۆ کەساتە بەڕێزانی کە لە ڕێگەی خوێندن و زانستەوە بە شوێکی ئەکادمی بۆ ئۆپتۆمەتری ئامادە دەکرێن کە ئەم شێوازەی ئەمان لەگەڵ پزیشکە بەڕێزەکانی چاو جیاوازیەکان ئەوە دەبێت ئەمان نەشتەرگەری ناکەن بەڵکو تەواوی کێشەکانی چاو دەستنیشان دەکەن و هەروەها دەتوانن چاویلکە دروست بکەن بە شێوازێکی زۆر زانستی. میوانی ئەمڕۆ میوانێکی زۆر تایبەتە لە ڕووی مێژووە مێژوویەکی دێرینیان هەیە لە نەو شاری سلێمانی بۆ چاویلکە سازی و دروستکردنی چاویلکە و هەروەها لە ڕووی سەردانکردنی پێشانگانێ و دەوڵەتیەکان و ئەوە پەرەپێدانی ئاسی زانستیان لەگەڵ جیلەکانی نەو خەزانەکان بە هەمان شێوە تایبەتمەندی خۆیان هەیە. زۆر خۆشحاڵم ئەمڕۆ کە بەڕێز ئاسو عەبدوڕەحمانتان پێ ناسێنم و بەڕێزیان چاویلکە سازن بەخێر بێن. خۆشحاڵم کە لێرە ئەتان بینم. سوپاسانەکەم بەڕێزن. چاویلکە سازی زانکۆ ساڵانێکی زۆرە و بەدەر لە بابەتی ڕیکلام و مارکێتین لە سلێمانی ڕەنگە پێم وابێ ئەوەی زۆر لە کۆنەوە چاویلکەی دروست کرد بێ یا باس چاویلکە کرابێت مێژووی ئێوە دەناسێتەوە. جا خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵتانە و تەواوی ئەو زانیارە وردانەی کە هەتانە لە ڕێگەی پرسیارەکانەوە لە ئێوەی بویستین. زۆر سپاسانەکەم دەستان خۆش بۆم بەرنامێ هیوادارم توان ئەو زانیارانەی کە هەیە لەسەر چاویلکە و چاویلکە سازی بە بینێران بگەن و سوودێک لەم ئەزمونی ئەمە ببینن. دەستان خۆش بە سپاسانەکەم. حەزەکەم سەرەتالەوە دەست پێ بکەم چاویلکە گرنگی چاویلکە لە کەیدا دەردەکەوێت و بۆچی کەسێک پێویستی بە بەکارهێنانی چاویلکە دەبێت. واتە ئەو کێشە سەرەتاییانە چین یاخود تەنها لە کێشەیەکی سەرەتایی و بەو جۆرە ئەبینرێت ئەو چاویلکە بەکاردێنێ دەمێ وەڵامەکە لێەوە بیستم کەی ئێمە پێویستمان بە بەکارهێنانی چاویلکە دەبێت و کێشە سەرەتاییانە چین کەوامان لێ دەکا بین بمانێت چاویلکە دروستکەین. بەڵێ بوارەکەی ئەگەر بڵێن جایکەنەوە دوو بوارە، بواری پیشەی بواری پزیشکی. ئێستاگە بواری پزیشکەکە باسکەین چ کاتێک پێویستمان بە چاویلکەیە هەموو کەسێک هەست بەوە بکات کە ئەو شتانی کە لە بەرامبەرێتی مەسەڵەن بە باشی نابینێ پێویستێ بە ئەو ڕسمای ئەو وێنە یان ئەو نیشانەیە بە جوانی بینێ ئەو کاتە پێویستی بە بینینێکی باشە. لە ئێمە گەر بڵێن هەموو کەس ئەوانی کە مناڵیان هەیە با بڵێن لە مناڵە دەست پێ بکەین لە ماڵ هەستەکان مەسەڵەن داینشێت لە تەلەڤیزیۆنەکە زۆر ئەچێتە پێشەوە یان مەسەڵەن زۆر جار تووشی چاوخورانەوە یان چایەخورێنە یان کە لە مەساحەی 2 مەتر 3 مەترە بانیەکەی تۆزێک تەرکیزی لەسەر تۆ نییە ئەمانە ئەبێ مەسەن هەوڵ بێ ئەو باوکەیان ئەو دایکە پشتین بۆ مناڵەکانیان بکەێت لە تەمەنی 2 ساڵ بەڕۆژوور توانن بەردەوام متابعی بکەن و بزان چای تا چ ڕادێک کەس یان کەس نییە. ئەمە جۆرێک جۆری پیشێکی ئەمەش مەسەلەمە پیشەی ئێمە مەسەن دروستکردنی چاویلکە ئەو کاتێک کە لە پشکنین بۆ ئەو کەسە کرا مەسەلەتر بەپێی تەمەنەکان جیاوازە کە پشکنین بۆ کرا نەتیجەیەکی فەحسەکەی دەرچوو کاتە بەپێی هەڵبژاردننی خۆی ئەمەتەوە یارمەتی بین بۆ هەڵبژاردننی چاویلکەیەکی باش و بە دروستکردنێکی زانستیانە ئەو چاویلکە سوودی لێ بینێت ئێترە کاتەش بۆی دەستنیشانەکەی مەسەلەن بەپێی تەمەنەکان دوای مەسەلەن سەردانکردنەوەی مەسەلەن دوای مانگێکە یان 2 مانگ یان 3 مانگ یان 6 مانگ ئەوە بۆ شێوازە پێ ئاگادارێکین. بەڵێ کاگاسۆ چاویلکەی تەبەنەمە باسی چاویلکانە دەکەن کە بۆ نزیکی و دووری یارمەتی دەرن ڕوونکەرەوەی بینایی گونجاوترین چاویلکە کام چاویلکانە؟ خۆی ئەو کەسە بەپێی بڵێن بوتمان بەپێی فەحسەکە جیاوازە مەسەڵەن بۆ نە گونجاوترین هەڵبژاردننی چاویلکەکە دوایکە فەحسی بۆکرا بۆ نمونە کەسێک تەمەنێکی 25 ساڵی هەیە بۆ دوورچایی نابینێ و کاتە کە پشنی بۆکرا هەڵبژاردنەکە لەلایەن خۆی ئەمە یەکەم جار سەرپێش لێگەین بۆ هەڵبژاردننی ئەو چاویلکەیە. ئەگە بزانین لە ئەنجامەکەی بڵێن کاتێکی هینێک کە خۆی مەسەڵەن هەڵبژێرێت لەناو
دوکانەکانە ئەگە بزانین ئەو چارەی کاڵی بژاردە گونجاو نییە لە ڕووی زانستیەوە مەسەن سنتەری عادەتەکان لە ناوڕاستی چایان یا مەسەن زۆر گەورە یان زۆر بچووکە ئەو کاتێمە ڕێنماکەین کە باشترین چارەکە بژێرە بۆی کە هەم لە ڕووی جوانی هەم لە ڕووی زانستیەکەەوە باشە بۆ کەسە کاتێکیشین لە ڕووی زانستیەکەەوە دەبێت ئەو عادەسەیەکال دەبژێرین بینایی چاومان لە سنتەری عادەسەکە دابێت لە ڕووی شێوە چۆن دەبێت وەکو بڵێن وەکو شێوە بۆ نمونە ئێستا زۆربەی خواست لەسەر فرێمی پلاستیکە بەڵێ کە پلاستیکە ئەسە ئێمە بڵێن وەکو نی خۆمان پێشتر ڕێژەی بڵێن ناو پێشانگەکەمان پێشتر لە 1970 فرێمەکان میتاڵ بوو معدەم بوو ئێستا پێچوانە بۆ تۆ ئێستا لە 1975 بۆ هەشتای فرێمی پلاستیکە لە 20 بۆ 25 میتاڵە بۆچی لەبەرەی هەڵبژاردننی فرێمی پلاستیک بڵێن ئاسانترە لەبەرەوەی کە ئەمە کە لە چایەکەی ئەم سەرلوتانی مەسە ئەو زەختانی کەوانی کە چارەکە لە چاوەکەن کێشان لە مثلا قورسییان لە بەرداون لە چاوگریان بێزار بوون هەیە بەڵام هەڵبژاردننی چارچەی پلاستیک ئەمە کە لە چایەکە ئەم زەختانی کە هەیە لە سەرلوتەکە زەختەکە تەوزی ئەبێت لەسەر بڵێن لوتمان بەڵام ئەو جۆری معدەنەکان میتاڵەکان کە لە چاوێکی بڵێن تاوان ئەمە فرێمەکەیەتی دوای کە لێنزی خراسە کێشی تۆزە زیاترە بێت لە فرێمە کەم چاوەکە لە چاوگەر ئەم زەختە ئەجێ سەر دوو شوێن زۆربەی کات مەسەن عینەکە بێزارە بێت مەسەن نازان لە شوێداینە دوورێ خاتەوە نزیە خاتەوە ئەبێتەوەی کە لە ڕووی زانستی و ئەم دوورخستن نزیکردنە چاو ماندووەکە زۆر کەس کە چارەکە دانێ بەڕێی نازانستی ئاوەم شێوازە دانێمە زۆر هەڵەیە لەبەرەوەی کە ئێستاگەر ڕاستەوخۆ سێرکەی من چاومە چێتە بەشی سەرەوە لە سنتەری عادەسەکان نیە مەسەن ئەبینێ وەکو بینی ڕوونە بەڵام وەکو زانستی وەکو چارەسەرەکەی خاو بێتەوە نەتیجێکی باش نابێ چارەکە لە شێوازی لە شوێنێکی زۆر باشە دانێت لە ناوڕاستی چاوە ئەمە لەم چاڵایی نێوان برۆکان و ناوڕاست چاوبۆی کە بتوانی باشترین بینین و چارچێوەکەش بەپێی دەمچای خۆ دەڵبژێری زۆر جار پێمانەڵەن بۆ جوانی جوان نییە ئەگەر چاوێکە لێرە تونکەیت دەبێت لێرەیە بێ کەواتە ئێستا ئەو مازانی هەڵام نەبوو نمونە ئێستا جارێشکە ئەمە پیشان بەمەوە ئێستا ئەمە ئاوا کە دامان سپیسێکی زۆر هەیە برۆکان لە دەرەوەی چاویلکەکەن هیچ جوانی گەیاندا چۆڵیش بەڵام کە جووتمان کرد خۆی ڕێکە بێت ینی ڕێک ئەچێتە سەر چاوکە چایش ئەچێتە ناوڕاستی لێنزەکە باشترین بینینتەوێت بەسکە دوورە خستەوە ئێمە بینینمانە بینەکە ئەو ڕسمی کە چێستە تۆڕی چاو ڕەنگە بەلاری چێ سەر تۆجانی بینەکە باش نابێ ڕوو نبینی بەڵێ دەست خۆشکاگاسەوە دەمەوێت ئەگەر هاتی نەسەر باسی میتاڵ و مادەکان چیتر هەیە لە نێو چاویلکەکان هەر تەنها لە نێوان پلاستیک و کانزاکان بۆ باسکردن شتی دیکە هەیە جیاوازی هەبێ پێمان بۆ منداڵان مەزەن لەبەرەی کە منداڵ لە بدات سەرەتا پێستی زۆر ناسکە لەبەرەوە مادەیەک بێ ئەو مادەیە تاسیراتی نەبێت لەسەر پێست ڕاستەخۆ هەموو چاویلکەیەک ڕاستەخۆ کۆنتاکتی لەگەڵ پێستایە ئەم مادانەی کە بۆ مناڵ بەکاربێ مادێکی زۆر خاوێن بە هیچ موادێکی معادیان ڕیسایکل تیان نەبێت کە مادانە تاسیرکە لە پێستی مناڵەکە ئەبێ کوالیتیکی زۆر بە بۆ نەسەم فرێمە فلێکسیە توانایکی باشی لە ڕووشکاندن مناڵە حرەکەی زۆرە چالاکی زۆرە ڕاکە مەسەن ئەکەوێت لێ ئەگەر ئاینەکە بە ئاسایم شکە بێر چارچەوەی بۆ گۆڕیت و ینی هینە بەڵام بێ کوالیتیکی باش بێت بەرگی زیاتر دێت سوودی زیاتر لێبینێ مادەیەکی باشش بێت کوالیتیکی باش بێت دەستخۆش لێنزەکانیش بەم شێوازە مەسن بۆنە لێنزی ئەوانێکە شاشە و کۆمپیوتەر بەکارێن مەسەن ئێستا ئەدەساتی بلوکەت هەیە بۆ نۆتیشکانێکە لە تیشکی شاش مۆبایلەوە سەردەمی کۆمپیوتەر خەڵکێکی زۆر کۆمپیوتەر مۆبایل بەکارن چیان تووشی وشبوو نەبێ ئەمە چانە پارێز لەو تیشکانی کە کڕیار چۆن ئەتوانێت لەوە دڵنیا بێتەوە کە ئەو لێنزەی بۆی هەڵبژێرراوە لێنزێکی گونجاو و چاکە تاقیکردنەوەیەک هەیە لە بەردەم ئەو بکرێت بەڵێ ئەمە بەو شێوازی کە بڵێن ئەو نمونەی ئەو لێنزانی کە بڵێن لە دوکانەکانە دامان ناوە لە بەردەم ئەو کڕیارە دانە بە دانە بەسەم پیشانین و ماسەفاتەی و باسەیەترە و کاتە هەڵبژاردەکە لای ئەوە مەسەن بۆنە بەپی ئیشەکەی جیاوازە مەسەن دێکەسێ ئەڵێ مەسەن مۆبایل زۆر بەکارنانەمیان ئیشێکی ئاساییان مەسەن شتێکە و کاتە لێنزێکی بەپی هەڵبژاردننی خۆیگە مەسەن ئەڵێ ئیشەکەم زۆر لەبەر هەتاوە مەسەن شۆفێری یەکەم یان ئەندازیارم ئیشەکەم لە ناو مەشروعەکە لەبەر هەتاوە ئەو کاتە ئەڵێ پێویستم بە عینەکەکە ڕەشیش بێ ئەو کەسانی کە دەرەجەی چاویان هەیە مەسەن چایان کزی شەو
بۆ بەرخۆریش پێویستیان پێ کاتە مەسەن لێنزی فۆتۆگرەی هەیە کە تیشکی ڕناچی لێیات لە بەرەداگە تاریکە بێتەوە ئەو کاتە چای بەرەز لەو ڕناچیانە خۆی ئەمەگە بازی چاوکەین چاو خۆی بە ڕناچێ بینێ لار شوێنێک تاریک بێت چەندێک چاوە بکەینەوە توانێت بەڵە لەبەرێ چاو بە ڕناچیشەکە ئەگەر ڕناچیکی پێویست بە ڕێگەبێژی بێت ناو چاومان بینیمان باشتر بێت ئەو کاتە ئەو جۆرە فۆتۆگرێک هەڵە بژێرە مەزەنیشەی لەبەر هەتاویان شۆفێریەکە لەبەر هەتاو تاریکە بێ ڕناچەکان ڕێکوپەیەکە بۆ چای بە جوانترە بینێ تا چەند ئەوە دروستە کاگاسۆ ینی لە ڕووی زانستیەوە ڕاستە ئەمە بە ئاسانکاریە بەشێکی بۆ کەسێک بووی تەنایەک چاویلکەی هەبێ بەڵام هەم لە ڕووی زانستیشەوە هیچ کاریگەرێکی لەسەر دروست نابێت ئاساییە ئێمە یەک چاویلکەمان هەبێ هەم بۆ بەرخۆر هەم بۆ ژوورەوە بۆ شوێنی تر هەندێک کەس دوو چالکەی هەیە بۆ حەزەکە ئەوەی بەر هەتاوەکەی تەنها مەسەن بۆ نەوەکو ئەم جۆرە شەمسیانە ئێستا هەموو شتێ دروست دەکرێت ئێستا بۆ نمونە حەزی لەم چوارچێوە شەمسیە عەدەسەکەی بۆ بڕێتەوە بە دەرەجەکەی خۆی بە نمرەکەی خۆی وە تەلوینی بۆگەن ڕانەکرێەوە ئەمە بەکارێنە بۆ بەرهەتاو ینی بینینەکەشی لەسرە و شەمسیشە ئەمە هەیە هەندێک کەس دەڵێ مەسەن بۆ هەڵگرتنی دوو عینەک تۆزێک حەزم لێنیان تااقەت نییە و کاتە یەک عینەک دروست دەکات و فۆتۆگرەی کاتە بەر سێبەر لە ژوورەوە کاڵە بێت ڕناکەی کە چۆ بەرخۆر تاریکە بێت لە ڕووی زانستیەوە تەمە ڕناچیەکان زۆر زیاد لە حەدی پێویست بێتە ناوچاوان لە داهاتووە نەخۆشەکانی کە بدوایە مەسەن بۆ ئاوی سپی و نەخۆشەکانی چاوشک بوون و مەسەن نەخۆشی زۆرە کە تووشی دەمارەکانە بێ ئەمانە هەمووی ئەگەر ڕناچی زۆر چاوان تووشی وشکبوون و سووربوون و سووتانەوە بێت ئەوە نەخۆشەکان زیادەکات لە چاوانە ئەو شێوازە دەستان خۆش بێت کاگاسۆ زانیاری باشمان لەسەر چاویلکەکان وەرگرتن نمونونەکان دەست خۆش بێ دواتر هەندێک زانیاری تریشم لێ بپرسم لە ئەم جارە دەمێ تایبەت لەسەر ئستیگماتیزم پرسیار بکەم ئستیگماتیزم چییە لە چ قۆناغێکی بینینی چاودایەواتە لە ڕووی کێشەیەوە و ئایا چاویلکە بە تەنها دەتوانێت چارەسەری بکە؟ خۆی چاویلکە تا ڕادەیەک بڵێن بینینێکی باشتر و تا ڕادێک ڕاگرتن وەکو چارەسەر نێ بڵێ بە تەواتی کە تۆ پێویستێ بە دەرەجێک دوو دەرەجە بڵێن تا عینەکم لە چاوگەر چاوم ئەنی عیلاجی چارەسەر نێ ڕاستی عیلاجی ئەوەی کە تۆ بینینێکی باشە بێ بە یارمەتیدانی چاویلکەکە کەسێکی ئاسایی مەسەن کە چای بڵێن زۆر کەس پرسیارێک کاڵێ مەسەن زاید و ناقص هەرکزیە یان جیاوازەکان چییە هەردووکیان هەرکزیە بەوە زیاتر جێنێتیک مەسەن بۆ ماوەی ئەو کەسە دەوەرەبینە چای چۆن دروست و چۆن دیڤلۆپ بووە بۆ شێوازە دیارێکرێ ئەتوانین بڵێن ڕێژەی لە سا 95 هەموو کەسێک بۆ دوور ئەوەی کە چاوی کەس بباوڵێن بە ناقسە بینانی ناقسە چاوی ڕسمی ئەو ڕسمی وێنەی کێتە ناو چاوە تیشکدانەوەی هەیە لە پێشی تۆڕی چای دروستە بۆ کاتە بە عادەسەی ناقص ڕسمەکە ئەخرێزە تۆڕی چاو ئەوانەی کە لە پڵەسیش بن لە پشتی تۆڕی چاو دروستە بێ بەڵام ئەوانەی کە لە بڵێن وەکو تەمەن ئەوانەی کە لە تەمەنیان چل بەرەو ژوورە مەسەن لە سا 70 بۆ 75 دەتوانین بڵێن زیاتریش فلێکسی چایان نامێنێ مەسەن توانێت هەڵکشان و داکشان لێنزی چاو بۆ بینینی ئەو وێنەیە نامێنێنێ لاوازە بێ و کاتە پێویستیان بە چارگەی خوێندنەوە هەیە دوای پشتگرین کە دەرەجەی بۆ دیاریکرا ئەو کاتە پێویستی بەعینێکی خوێندنەوە ئەو کاتە ئەو ڕسمەی کە وتمان مەسەن دوای مەسەن تارگێتی یان نووسینەی بخێنیتەوە ڕسمەکە زۆر لێڵە لە بەرچایی لەبەرێکە ڕسمەکە بەناو چای تێپەڕ لە پشتی تۆڕی چای دروست بووە ئەو کاتە عادەسەیەکی پڵەس ڕسمەکە وێنەکە نزیکاری خاصە تۆڕی چاوی ڕسمە بەڕوونێ بینێ ئەمە شێوازەیە ئەستیگماتیزم بە هەمانژە هەر کزیە ئەو تیشکەی کە چێتە ناو چاوکەوە تیشکدانەوەکەی بەلاری ئەڕاوەسە تۆڕی چاو ئیتر ئەگە ماینەس بێ یان پڵەس بێ زاید ناقص بێ و کاتە هەردووشی هەر ئەستیگماتیزم ڕسمەکە بەلاری دروستە لەسەر تۆژە ناگە لەسەر تۆڕی چاو ئەستیگماتیزم هەرمان شت کزی چاوە وەکو چۆن زاید و ناقصەویش لاوازی چاو مەسەن شکانەوەی چاوی زیاترە لەو جۆران کە ڕەنگەکان شتێوەکان چەندانەیەک دەبینن زیاتر لەبری چەند وێنەیەک دروست دەبێت ئەمە لە ڕێگەی چاویلکە و چارەسەر دەکرێت بەڵام لە هەمان کاتە دەکرێت نیشانەیەک بێت بۆ کێشەی دیکەی گەورەتری چاو خۆی ئەگەر تۆ مەسەن چاو کەسێک چاوی کز بێت
ئەگەر چارەسەرێکی بڵێن سەرەتایی مەسەر لە بیدایەتەوە پێی نەزەیان درەنگ پێویزانە و کاتە چارەسەرکردن زەحمەترە زۆربەی نەخۆشەکانی کە بەدوای خۆیان مەسەن تەمەڵی چاو مەسەن دەبڵ ویژە مەسەن دیڤلۆپیاوانە هەمووشتان بە دوانە بینێ و کاتە زۆر عینەکەش ناتوانێت ئەو چارەسەر لە ساسە بۆ چاو بکە لەبەرەوە گەرزوو پشکنین بۆ خۆمان بکەین هەموو کەسە پێویستە 6 مانگ جارە فاسی چای بکات ئەوانەی کە چیان کزە مەسەن زیاتر پێویستە بۆی کە بتوانین چارەسەرێکی باش یان ڕاگرنی چامان لە دابەزین ئەوە چارەسەرێکی باشە. بەڵێ سەبارەت بە وشکی چاو شکبوونەوەی چاو لەم دوایانەدا زۆر دەبیستین خەڵکی وشاری ئەویان زیاترە قەترە بەکاردێنێت ئەڵە تەنها بە وشکبوونەوەی چاومە لە لای ئێوە تا چەندێک ئەوە دیاری دەکرێت و تا چەند ئامۆژگاری بە خەڵکی دەکەن ئەو جۆرە قەترانە بەکاربێنن و بەپێی وەرزەکان لە چ کاتێکا پێویستمان پێ بێت. بەڵێ ئەو جۆرە قەترانە بڵێن وەکو زەرەر هیچ زیانێکی نییە بەڵام هەندێک کەس مەزەن بەپێی گۆڕینی فەسڵەکان وەرزەکان کە ئەگۆڕێ مەزەن هەوای سارد و گەرم چاو خۆی ئەم گلاندانی کە لێرە هەیە بڵێن سۆلوشنێک دەرەیە لەم لیدانەشە چاوریەکمانەیە ئەم چاوری و ئاوە تێکەڵە بێ فرمێس دروستکە تێر دروستە ئەم تێرە لەسەر چاوەکە بۆ پرۆتێکتی جان بۆ پارێزگای لە چاوەکەی لە بەکتریا و لە ڤایرۆس و لە تەبوتۆزە خۆی ڕفرێشی خۆیەکە هەرچیەک مادێکی زیان بەخش بێت دەرێکە ئەوانی کە چیان وشکە مەزن تووشی چاو وشک بوونیان لەلایەن دکتۆر دەستنیشانەکرێ مەسەن لەلایەن پشکنەری چاوانی کە بۆیان دەژیان کە ئەم چاوە چای وشکە کە تێستی تایبەتی هەیە کە ئەخرێ سەر چاو ڕێژەکەی دیارەکە کە چای وشکە ئەمانە فرمێسکانی فرمێسکێکی سناییە بەکارێنیان لە جاتی و فرمێسکە خۆی دروست بێت لە چاوەکە لەبەرێکە ڕێژەی کەم دروستبوونی کەمەیان بە هەڵمبوونی زۆرە لەو فرمێسکە ئەو کاتە ئەو قەدرێ بەکارن ئەڵەن چاو وشکە هێتی کێشەیان لە گلاندەکانی چاوێتیان لە ئەو چاوریانی کە لە چاوە منێتەوە لەسەر چاوەکە بۆ پازگای لە چاو کاتە بێ قەترەی چاوشبوون بەکاربێنێ دەستەکانت خۆش بێت. سەبارەت بە کێشەکانی بینین و چاویلکەکان دەزانین لە ئێستادا خەڵکانێکی زۆرمان هەیە پەنادەبەنە بەر لەیزەر بۆ ئەوەی چاویلکە بەکاردەهێنن ئێوە بەپێی ئەزمموی چەند ساڵەتان کە لەگەڵ ئەو کەسانن کە چاویان کزە و چاویلکە بەکاردێنن دەیگۆڕێن و هەروها لەگەڵ زانستی لای خۆتان تا چەندە پێتان وایە کە بە شێوەیەکی ئەرێنی لەیزەر جێگرەوەی تەواوی چاویلکە بێت بۆ کەسێک کە بێ چاویلکە بەکارێنێ؟ بەڵێ ئەمە لەیزک ئەمەی کە بڵێن ئێستا کە زۆر خەڵک حەزگا مەسەوەی چالگەی حەزگا مەسەن ڕزگای بە لە چالگەکە ئەمە خۆی ستانداردێکی کە تۆ بێ بۆ نمونە ئەبێ 2 ساڵ چاو لەو دەرەجا وەستاوێت باشە مەسەن تا 2 ساڵ چاو لە دەرەجە مەسە بۆنە دەرەجی چاون ماینەس 2 لەو دەرەجا وەستاوێت ئەمە یەکێکە لە هۆکارانی کە بێت تۆ بەی شێک نابێت پلە بکەیت لە لەیزکە هەتا چاو سابت نەبێت لەو دەرەجا وەستاوێت ئەمەیەک تۆمیان هەموو کەس بووی نابێت لەبەرەوەکە فاسی تایبەتی هەیە بۆ چاو تۆ تۆڕی مەسەن کۆڕنی چاو تەنکە تا چەندێک ئەتوانێت ئەو کەڤەرەی کە لێچکە لەیزک هەموو عملیاتێک هیچی لە ساسە نیە باشە چارەسەرێکە ئەو کۆڕنی چاوە خەوسی چاوەکە بەشێک لەو شکانەوەی کە باسمان کە تیشکات چێ بۆ چاوشکانە دزە بەشێک لەو کۆڕنیان لە ئابرێت ڕۆژێکە زیاتر ڕوا ئەگاتە سەر تۆڕی چا ئەمە لەیزەکە ینی عملیاتێکی بڵێن بەشی کۆڕنی چاو ئەبڕێت بۆی کە ڕۆژی زیاتر بڕوا ئەگەر چاوێک تەنک بێت بۆ نمونە تۆی چاو مەسەن ئەڵێ من هەر لیزەکەکەم بۆشی نابێت ئەمە زەرەری زۆرە بێت لەبەرێکە نەخۆشەکانی کە دروستێ بۆ چاوی تەمەڵی چاو دروستێ بۆ نمونە هەستیاری بۆ ڕۆژی مەسەن ئەگەر لە ماڵەوە بە ڕۆژێکی سپی هەیە لەبەر کە ڕۆژەکە زیاد لە حەدی پێویستە بۆ ناچاوی توانای بینینی ئەو ڕۆژێ توانای بینینی باش نابێت هەستیاری دروستێ بۆ چاو لەبەرەوە هەموو کەس پێویستە ئەو ڕێنمانایەکی هەیە بۆ لەیزەک لەسەری بڕوات ئەنجا بتوانێت لێزەکات. بەڵێ قسەیەکێکی ناو خەڵکە لای بەڕێستان باسیکەمەوە هەندێک جار دەڵێن ئەوانی کە سەرەتا بەتابەت کەسێک چایلکی بۆ دەنووسرێ لە لای پزیشکی بەڕێز بێیان لە لای ئێوە بێ دەڵێن زۆر بەکاری مێ نەچاو پێڕایە دواتری تر قەت نابێت داینێ یان دەڵێن چاوەکانە بچووکە بنەوە ئەگەر چایلکە بەکارفێنی ئەمە
دەزانم باگراوندێکی زانستی نییە بەڵام قسەی خەڵکیە و زۆر بەوە مسلمانە دەبێ بزانم تا چەند ڕاستە. ئەو کەسێک بڵێن کە فەحسەکەی کرد دەرەجەی بۆ دیاریکرا لەلای ئەو بۆیە ئەو شتانە دروستە بێ ئەوە مەسەن بۆ نەو وێنەی کە لە بەرچایەتی ئێستا لە مەزە هەیشتەکان بچووکە بێتەوە وێنەکە خۆی لە ئەسڵا ئەو قیاسە ئەو سایزەیە بەس پێشتر ئەو بە شێوازیشکە بینیوێتی ئەو هەستە لا دروستە بێت کە مەساڵە شتان ئەگۆڕێ بۆی کە بڵێن چای داوە چای ئەگەر فێری چاو فێری چالکەمە کە چاو داوەزێ یانەڵێ جاران مەسەن ئەینەکەم لە چاو ناگرێستە کە لە چایەکەم باشە کە لای بەم چاو زۆر کزە لە بەرەوەی کە چای ئەگەێتەوە سەر ئەسڵەکەی کە بینینی باش نییە ئەو هەستە دروستە بێ ینی کە تۆ چارەکێک لە چاوەکەی ڕسمەکە بە جوانێ بینی کە لایەبێ ڕسمەکە بۆ شێوازی کە لە چای خۆتا دروستە بێ بینی ئەڵێ من جاران ئەو ڕسمەمە بینی ئێستا نایبینم لەبەرێکە ماوەیەکی کە چارگە بەکانە بە ڕوونتر بینیتە ڕسمە کۆنەگەر لە ناو مێشتا نەماوە ئێستا ڕسمێکی تازە دروستە بێ ئەو هەستە دروستە بێ ئەوان لەوایە خۆ بینێ بەڵام چارگە بێ شێک چاو فێر ناکەێت تەمەڵاگە تەنها بینینە باشەکە بەڵێ سەوارت بە پشکنینی چاو ئەو پشکنیانی کە لە لای ئێوە کوچاوی کە ساز دەکرێت لە ڕێگەی ئامێرەکانەوە بێت یاخود لە ڕێگەی وێنەکانەوە ئەوە چۆن سیستەم کراوە و وێنەکان کاتێککە پیشانی ئەو کەسی نەخۆش یاخود چارە خواست دەدرێت هەموو مەرجە تەنها یەک جۆر وێنە بن و بۆچی ئەم نیشانانە هەڵبژێردراوە بۆ یاریدەدەری بینایی دیاریکردنی ئاستی بینین دەکرێت هەر وێنەیەکی ئاسایی بێ و بە چەند خەبارێکی جیاواز بە هەمان دەرەنجاممان پێ بدە. بەڵێ ئەوەی کە خۆی زۆر با بڵێن حرفی لەگەڵ حرفیسی ئەم حرفیە بڵێن سنێل چاتەکە زۆر با بڵێن ستانداردێکی عالەمیەکە دانراوە ئەمە بەڵام شەرت نییە بۆ هەر نەخۆش بۆ نەخۆش جیاوازە ئێستا مەسە مناڵێکە ڕەنگە ئیتیجاهی بۆ جا نەکرێتەوە تۆتان بە وێنەکان پیشانی مەسە وێنەی درەخت بێ وێنەی خان و بێ وێنەی تارە بێ ئەو وێنانەی کە مناڵەکە ئەتوانێت هەستی پێ بکە ینی شەرت نییە ئیلا ئەو حرفانە بێ مەسا ئێمە لە لای خۆمان فەحسی مەزەن ڕەنگەکانەکەین بۆ کەسانی کە چیان بزانین کێشەی ڕەنگی نییە یان فەحسی مەزەن حرفەکان یان فەحسی هەندێک ئیمۆجیە مەسەن ڕسمە وێنەی ئەوانە شەرت نییە بۆ هەموو کەسێک تەنها بۆ حرفە یانە بەزە شتێکی ستانداردی عالەمیە کە خەڵک لەسەری ئەڕات. بەڵێ دەستان خۆش بێت با بێتە سەر باسی چاویلکەی بەرخۆر لە بەشێکدا باسمان کرد کە بۆ ئەو کەسانەی دوو چاویلکە دەکەن بەیەک بەڵام تایبەت بۆ ئەوانەی کە دەیانێت چاویلکەی بەرخۆر بەکاربێنن بە دیاریکراوی چاویلکەی بەرخۆریان ئەو ڕنگ تۆخەکان لە چی دەماپارێزن و لە چ کاتێکە لە چ وەرزێکە زۆر گرنگە ئێمە بەکاریان بێنی. چارگە هەتایەکان بەڕێی بن لە هەموو وەرزەکانە پێویستە چکە ئەمە باسی وشکبوونی چاما کرد شەرت نییە ئێمە هەر بڵێن ئێمە خۆی ناوەکەی بە چارکەی هەتاوی ڕۆشتۆ شەرت نییە تەنها بۆ هەتا هەندێک کەس هەیە مەزە بۆ منە لە ناو کارگەیەکە ئیشەکە ئەو کارگەی مەزەن کارگەکە مەزەن پرێشکی ئاسنە پرێشکی مەزەن تەب و تۆزە خۆڵامانە پێویستی ڕەنگە بەعینێکی سەیفتی هەبێ ئەمە شەرت نییە چارگانێ ئەم ڕەنگە زەردە تایبەتمەندی سپی بێ ئەمە زیاتر بۆ شۆفێری شەو بەکاریە پێویستی بە سەیفتیە و ئیشاکە مەسەن پرێشکی ئاسنە پرێشکە ئەمە پارێزگای لە چایانی ئێمە ناوێنین چارگەی هەتای بەڵام تەنها بۆ هەتاو نییە مەسەن لە ڕۆژێکی زستانیش بێ بەفرباری و ڕۆژێکی زۆر سپی هەیە ئەمە چاوە سووتێنێ ینی هەتاویش نییە بەڵام بەفریشە و زستانیشە کەواتە چارکە هەتاوی با بڵێن بە هەموو فەسڵەکان پێویستە هەندێک جار ئەتوانی مەسەن شێوازی ڕەنگەکەی بگۆڕی بۆنە لە فەسڵی لە وەرزی زستانە هەتوانی مەزان ڕەنگێکی کاڵ بێ بەڵام تا ڕادێک ڕۆژەکان پارێزە مەسەن بەم شێوازە یعنی زۆر تاریک ئەو ڕەنگانەوە کە تۆخترن لەوانی دیکە ڕەنگە مەسەن کاڵەکان ڕەنگە کراوەکان توانین لە وەرزی زستانە بەکاربێنی یان مەسەن بۆ ناو دارستان مەسەن ڕەنگی شین بەکاریە مەسەن ئەو کات ینی هەرێکە ئەو شتی تایبەتمەندی خۆی هەیە لەو جۆرە تایبەتمەندیانە شتی دیاریکراو هەیە بۆ نونەست بۆ ناو دارستان بۆچی ڕەنگی شین لەوەرێکە تیشکان بزن بە پسە مەسەن سێبەری تۆ بە ناو دارستانێکە ڕێ هەتاوەکەش هەیە پسر ڕەنگە شینەکە کۆڕێکتی ڕەنگەکانە بۆکەن ئەن چایلکە شینەکان ڕەنگەکانی ترچیوان بۆکەن بۆ کوێبوونجاوە ڕەنگی زەرد ئەم زەردە زیاترانی کە ئێستا خەڵک داوایەکاڵێ بۆ شۆفێریشان وانێکی شۆفێریشان تەنێ ڕەنگی زەرد ئیشەکەی چییە تەنها کاڵکردنەوەی ڕەنگە تۆخکانە ئەو کاتە ڕوانکی زیاتر ڕایشێشە بۆ چاو باشتر بێنێ مەسەن لە شەوە کە ڕۆژێکان تاریکە ڕۆژی کەمە
ئەم ڕەنگە ڕەشخانە بۆ کاڵەکات و ڕناکی زیاتر ڕایشە ماندووبوونی چاو کەمترە بێت شۆفێری باشترەکەی مۆ شێوازێ ڕەنگی ترمان هەیە تایبەتمەندی هەبێت مەسەن بۆ ڕەنگی قاوەی بۆ هەندێک نەخۆشی ئاوی سپی و کەتەراکتوانە دیاریکرانی ئەتوانین مەسەن بۆ شێوازە مەسەن قاوەی مەسەن زیاتر ڕەنگە کاڵەکان بۆ ناو شوێنی داخراوانە بەکاریان بۆ فەسڵەکان ڕەشەکە زیاتر تەنها چاویلکەکان تەنها بیناییمانە پارێزن یان بۆ دەوروبەری چاو بۆ پێستی ژێر چاو تاکید مەسەن زۆربەی کەس مەسەن بۆ چواردەوری چای مەسەن زۆر جارەمانەمان بۆ منە کەسێک شۆفێرێکی بڵێن تەکسیە بە ڕۆژی 6 ساعت لەبەر خۆرە مەسەن شۆفێریەکە مەسەن تیشکی زۆر جار تیشکە لە پشتەوەیە مەسەن یا لەسەر داژوی ساگە تشکدانەوەکەی دەیانێت ئەو بەردام چای گرژەکە چای بچخۆلاکاتەوە بۆی کە ئەو ڕۆژی کە پێویستە بێ بۆ چاوی ئەگەر هەنێکی شەمسی لە چاوە بێ کەمتر ماندووە بێ چای تووشی وشبوون نابێ چرچلۆچی ژێر چایشی کام بێتەوە ئەمە ینی چای پارێزە لە وشکبوون لە سرجبوونی پێستمان و لە سەرێشۆ لە ماندووبوون جۆرەکانی چاویلکەی هەتاوی چۆن بتوانین جۆری چاک هەڵبژێرین نیشانەکانی چێ چۆن بیناسیینەوە بورتر لە کاتی کڕینان چۆن بتوانین دڵنیابین لەوەی کە ئێمە جۆرێکی دروستە کڕین و ئەو پارەی پێ ئێین بەقەت خۆیەتی بەڵێ خۆی بۆ منە ئێستا بڵێن چارەکە کە هەڵەبژێری هەندێ هۆکار هەیە هەندێ هەڵبژاردنەیە کە تۆ بتوانین چارگەیەکی باش هەر چارگێک مەسەن لە ئاتەن تۆ لە شوێنێکی داخرا ناو مۆڵەکەیان ناو دوکانێکە ئەو چارەکە لە چاو کرد ئەگەر ماوە لەسەر چاو مەسەن بینینەکان شتەکان ڕسمان لەبەر چاو نەگۆڕە ئەمە کەواتە لێنزەکەی باشە گرنگ لێنزەکەیە لای ئێمە گرنگی زیاتر بە عەدەسەی ئەو هاوێنەی هەتاویە ئێن باشتر لە چوارچێوەکە ڕەنگە بەڵام وەسمان چاوەکەیە دوایەوە مەسەن بۆنە ئەگەر ڕاستی هەڵێکمان هەبێت ئەگەر جوڵێ بکەین بە چارگەکە ئەگەر شکانەی زۆر بێکاتەم عەدەسەیەکی کوالیتی نییە موادێکی مەسەن پلاستیکێکە و بەکاراتەوە کراتەوە بە عەدەسەیەک و خراتە چوارچێوەکە زۆر جا مەسەن یاریزانێک یان مەسەن گۆرانی بێژێک یان کەسێکی بەناوبانگ مەسەن عینێکی شەمسی لە چاوەکە وێنەیەکی پێوەگرێت کە خەڵکی بینەوە کوڕیکلام ئەو کاتە خەڵک خواچی لەسەرەوێ لە ماوەیەکی زۆر کورتا مەسەن کۆمپانیاکان هەڵدەستن بە کۆپیکردنی ئەو چارکێن بە زیزان و بە شێوازی ئەوە لەبەرەوەی کە زۆر خێرە زۆر زوو ئەکەوێتە بازارەوە هیچ گرنگی بە کۆنتڕۆڵکردنی دەستە و چوارچێوانە نادرێت ئەمانە زۆر خراپن یعنی لە ماوەی کەمە ئەکەوێتە بازارەوە و خەڵکی لە چاگەستەکەی بە درێژخایانی دوای تووشی نەخۆشیانی چاوێت تۆکو کەسێک کە زۆر شارەزای چاویلکەی و لە ڕووی مۆدل و لە ڕووی زانستیەوە ئەگەر کەسێک ببینی پێوەری تۆ چاویلکەی لە چاو بێ پێوەری تۆ چییە بۆ ئەو کەسە بەپێی چاویلکەکەی تێگەیشتنێک بۆ کەسایەتی و کەسە ولا دروستە بێ بەڵێ زۆر جامەسە بۆ ئەو کەسە گرنگی نایە بەزەن بە شێوازوی دیزانەکەی ئەڵێ من تەنها بۆ ئەوی کە چاوم پارێزێ ئەوە من پێم خۆشە ڕاستەکەی بەڵام لەگەڵەوەشە جوانێکی تای بێ باشترە بۆ نەکەر باسمان کرد ئەمە ئەگەر عینەکە لە چاوبەسە زۆر کەس دەمچوی وردە مەزن IPD چاوی تەسکە بچووکە عینێکی گەڵژاتە زۆر گەورە ینی بۆ شایی زۆرە ئەو کاتە جگەل لەوەی کە ڕۆناچیەکە ڕاستە تا ڕادێک چای دابژە مەسەن ڕەنگە تەبوتۆزە خۆڵەکە بێت لە چواردەوری عینەکە بێتە ناو چای تۆ خۆڵ بچێتە چای لەبەرەوە وا بێ مەسەن ئاتەن کە ڕێک بێ لە چاو مەسەن کە عینەکە نەچاوە دەستمان زۆر خەوزنەوە ڕێک بێ ئەمە باشترە و ئێمەش هەڵبژاردنەکەەوەی کە لای ئەمە هەڵبژێرە یان جۆجار لە شوێنێکە وەڵام عین چارچێم کڕیوە چۆن هەڵەسەنگێنێ بۆی فەحسەکەین کە بە جیازی تایبەتیە UV پرۆتێکشنەکەی فەحسەکەین یان بە لایت ئەمانە فەحسی بۆگەین بزانین تا چ ڕادێک ئەم لێنزانەی لەسەر وەرەقی لای من تاقی کردەوە ئەنی بەمە چۆن ئەمە بۆ چییە؟ بەڵێ ئەمە بەسە UVە بۆ ئەم تیشکەی کە تێپەڕێ مەزانانی کە بڵێن بۆ شەمسیە بۆ تۆبێکان سام تیشکە لەسەر ئەو شاشەیە بڵێن لەسەر ئەو پەڕە سپێ دەرەکەی ئەم لێنزەکەوە دانێ تیشکان هەم یەکرێنی کاتە ئەو چاوی ئێمە ئەوە ئەو تیشکی لێ ئەگەڕێتەوە بە بەکارهێنانی ئەو لێنزە ئەم تیشکانە بەردام تووشی ئازاری چاوشبوون ئەوە ئەگەر عەدەسەکە ئەوە نەبێت بەڵێ ینی ئەو تیشکە داگەڕێنێتەوە پێپەڕێ بۆ نمونە بام عەدەسێ تاخێنەوە بەڵێ بۆ نە عەدەسێکی ئاوا بێ عادی بێ ئەم تیشکەکە تێپەڕێنێ تێپەڕێ لە دەرکەوێت لەبەرێکە
هیچ مواصفاتێکی نیە عەدەسێ تیشک بە تێپەڕێ. ئەمە بۆ هەتایەکانیش هەمان شتە. بۆ هەتاویش تەمەن بە هەمان شێوە UV پرۆتەکشنی تایبەتیە کە نرخیان زۆر گران ئەبێ جیاوازەکە بە ڕێژێکی زۆر ئەبێ ئەگەر ئێمە ئەلەوە بەکاربێنین. شەمسی مەزە بۆ نەهەیە نرخەکەی تا ڕادێک باڵێن 10,000 15,000 کوالیتەکەشی باشە لەژێ پشکینا دەرەجیانی باشە. بەڵام کاتە مەرجە زۆر گران بێ بۆی ئێمە خۆمان پارێزین. کوالیتی باشیش مەسەن ڕەنگە تا 250 دلارش بڕوە. هەشە بە 10,000 بە 5,000 بەشان هەشە بە نرخێکی 3-4,000 مەسەن زیاتر مەسەن بۆنە چارکەی کچانەکان. مەسەن لە نەخش و نەخێم و شتی زۆر جوانکاری تێکەن زۆر شکلێکی جوانە. بەڵام کە لە فەحسا بە هیچ شێک دەرناچێت. عەدەسەکەی دەرناچێت. بەشی کۆتایی هەر خۆشت هاتیتە سەر باسی کچان من ئەوم دانابوو بۆ کۆتای پرۆگرامەکە. کچان لە ئێستادا بەشێکی زۆر دەبینین بەتایبەت بۆ ئاهەنگەکانیان بۆ هەندێک کاتی دیاری کراوە لە جێی چاویلکەکەیان بە هەمان نمرە هاوێنەی چاوی بەکارهێنن عەدەسە زیاترکەوە. بەڵێ ئەمە تا چەند تەندروستە مەترسیەکانی چین و تەنها بابەتێکە زیاتر ئەو کەسانی لە بواری کۆزمەتیک و جوانکاری کار دەکەن ئەم بیرۆکەیان داهێناوە. ئێوە ئامۆژگاریتان چێ بۆەوە؟ ئێمەوەکو پیژێ بەشێکی تایبەتمان هەیە ئێستا تەنها بۆ پشکنی چاو بۆوانەی کە ئایانەوێ عەدەسی لاسخە بەکارهێن کۆنتاک لێنس لەبەرەوەی کە تۆ بێ هەر ئەوەنی عەدەسەکە مەسەن بۆ نە دەرەجەکە و ناخزیەکە چارگە و ناخزیەکە لێنزێکمان لێنزێمە هەموو هەتا دەرەجەی ناقص 20 ئێمە لە 0 بۆ 20 هەر کەسە مەسەن چای ناقص 5 دەرەجە بێ کە ئیتارەکە عینەکەی بەدڵ نییە لێنز بەکارێن. بەڵام ئێمە بە هەموو کەسی ناین ئەپێ پشکنێکی تایبەتی بۆ بکەن لای خۆمان کە چای وشک نییە مشکلەی مەسەن ئیلتیهاباتی ناو چای نییە ئەمارەوە نیە عەدەسەکە لە چاوکەیت و بڕۆی. ئێمە ئەوەی کە بێتە لاوان ڕێنمایەکەین پشکنینەکانی بۆ بکەین بۆ پێڵێن تۆ جارێ بەکاری مێنە یان تۆ بەکاری بێن ئەمانە گە دەشانێک ئەگەر کێشەیەکی هەبێ مەسەن ئیلتیهابێکی هەبێ یان ئینفلامێشن لە چای هەبێ یان ڕوشانێک لە چای هەبێ کێشەیەک یا چای وشک بێ فترێکە عیلاجۆکە دوایش بەکاری بێ نەتوانێت. بەڵام هەندێک کەس مەسەن بەبێ ڕێنمایی لێنزەکەی لە چاو کردو مەسەن چۆتە ئاهەنگێکەوە دوایوتێتی وەڵا لە نیوەی ئاهەنگە عەدەسەکەم دەرکەوە فڕێنماوە لەبەرەوەی کە کوالیتی عەدەسەکەش زۆر دەوری هەیە. مەسەن ئەو لێنزە کونیلەی تێیە ئۆکسیژن هاوچێ بۆ چاو ئەگەر و کونیلانی زوو بگیرێت عادە لە ئاهەنگەکانە ڕەنگە زۆرترە هەڵەموش ئەمانە بێت ئەو کونیلانی ئەگیرێت کە کونیلەکانی گیرە ئۆکسیژن ئەو ناچێت بۆ چاو چاوەکە تووشی سووربوونەوە خنکانە بێنی هەناسە نایە لەبەرەوە کوالیتی عەدەسە زۆر دەوری هەیە. ئەو عەدەسی تایبەتیمان هەیە سەرما عەدەسەمان هەیە کە خۆشم بەکارێنم 5 ڕۆژ لە چاوێکم شەوێک دێکن تا 6 پێخۆم ینی تەنها بۆ خەوتنیش کوالیتی زۆر باشە کونیلەکانی ناگیرێ ینی سوفتە ئینێ بەڵام شەفافە بەڵام عەدەسەی ڕەنگ ناتوانانی پێ بخێ بێ شان هەردەریکی. مەترسی ئەوە لە چیدایە کەسانەکەن بۆ من نمرەی چای خۆی دەزانێت ناقسیەکە ئەچێ عەدەسێکی ناقسیەکە کڕە لە بازار و خۆی بەکاری هێنێ ئەمە تووشی چیەکە؟ ئێمە ئەو گوتمان ئەگەر لە ژێر ڕێنمایە بێ کێشە نیە مەسەن چاوی توانای هەیە چۆن مەرجە هەمان دەرەجە چاویلکە کە هەمان دەرەجە هاوێنەکە بێ ئەوە مەبەستی پرسیارەکەمە. ئەگەر لە شوێنێکی باوەڕ پێکراوی بیکرێت و جێگەی متمانەی و کەسە بێ ئاساییە مەسەن ڕێنمایەکرێ مەسەن لە دووکەڵی زۆر مەسەن لە گەرما ئەگەر چاوشکە بەکاری مێنە مەسەن لە ئاگرش زۆر نزیکە ئەو شتانی پێڵێ نێمە ڕێنمایەکەین ئەگەر ئیتر ئەویش ڕێنمایی جێبەجێ نەکات ئەوان لای ئێوە دیە. دەست خۆش بە کاگاسۆ زانیارەکان زۆر ورد و چڕ بوون لە کۆتاییە ئەگەر شتێک مابێ من نەمپرسی بێت ئێوە حەسان کردوێت لەو پرۆگرامە باسیکەن کاتی کۆتایی پرۆگرامەکە دەدەمە ئێوە. بەڵێ حەزەکەم زانیارێک بم بە بینەران و بۆوانەی کە چارەکانێ یەک شت هەیە زۆر بە کێشان هەیە کە لە چارەکانیان ناپارێزن زۆربیان گلەی ڕۆشانەکەن باشە هەموو چارەکەیەک بە هیچ شتێک ناسڕێن. ئێمە ڕێنمایەکەین بۆ هەموو کەسێ مەسەن ئەو چارەکەی کەیەتی مەسەن چاوەرە بێ جێگا دەستی بەرەکەی خۆڵ ئێمە جەو دەبوو تۆزە خۆڵەگرێ بە هیچ شتێک عینک ناسڕێ ئەبێ ئیلا بشۆرێ ڕێنمایەکەین بە ئاو شامە بشۆرێت ئەنجا بسڕێ. ئەمە حەزەکەم بۆ هەموو بینەران بە هیچ شتێک لێنز بەکارمێنە زۆر جارە بینیم بە تیشێرتەکان پەڕۆی تایبەتی چاوەکە باشترە کە نەرم بێت و مەسەن مادەی نالۆیتیانە بێت دوای شتن ئەمەش باشە ئەمە یەک دومیان
بۆ دانای چارەکە زۆربەی کەس مەسەن لەسەر دەم دانێ بەم شێوازە کە لەسەر ڕووکەشێکی مەسەن شوشەیان پلاسیک داینێ دوای ماوەیەک ئەو کەڤەری چاوەکان ئەڕوشێ تووشی ڕوشانە ئەمە زۆر کە زەڵ عینەکەم ڕوشاوە 2 مانگە یان مایەکیان 3 مانگەوە ڕوشە ئەمە هۆکارەکانی ئەوەیە زۆربەی کەس ئەم ماوەی کە لە پڕا گەرمات لە هاوینانە مەسەن ئەوانەی کە لە ناو ساران پێ ناو سارا مەسەن چارکەکەی لەسەر داشبولی سارەکە دانێت مەسەن لە ناو سارەکە بەجێ لە دوای کەیتەوە هەموو چاوەکانی تێک چووە لەبەرەکە ڕماچە زۆر بەردەوامی دەبرێکە من نەژوراوە ئەتۆ لە چاوتە هەتاویش لە ئەتیا دەچکە جوڵاکەی بەڵام کە داونەوە هەتاوەکە ڕاستەخۆ بە نەجوڵای لەیە ئەم عادەسانە لەبەرێکە فلتەر و هەستیاریانێ هەموو لێنزەکانی تێکەچێن زۆر کەس عینەکەی تێکەچێ لاانێ بە 2 هەفتەیەکیش کردبێتی بیرێکێت لەسەر داشلی سایرە ڕێنمایی هەموو ئەو کەسانەکەم عینەک لەبەر هەتا بەجێمێڵە ئەو هەرموو سارەکەشیان خەتەرە دەبێت تشکەکە دوێندا بۆ پاکردنەوەش دامە بە ئاو شان بیشون ئەنجاویسرن و لەسەر ڕووکەشی پێشەوە داینێنێ ئەو کاتاشکە ئیسیانی شامپێنەوە بیخەناوە بۆ قسەی کە بەیاندانراوە دەستان خۆش بێت زۆر سپاسانەکەم ماندوو نەبن سەرکەوتو بن ئینشەڵا لە خەدمەکەشتان و زۆر خۆشحاڵ بن نزیکەوە بەڕێستانم بینی لە کۆتایی ئەوەی ماوەکە منیش بێڵێم هیوادارم بۆ هەموو بینەر و بیسەرە بە ڕێزەکە خۆشویستەکانی ئێمە یەک بابەت لە لای خۆتان حساب بکەن چاویلکێکی گران بکڕن ئەوەی کە نرخی هەستەکەین لەوانی کە زیاترە لە بۆی کە چەندانەیەکی هەرزانت هەبێ چونکە زۆر گرنگە تۆ بیرکەیتەوە ئەگەر چاویلکەی هەتاوی بێ یاخود بە جۆریکە تۆ بۆ پاراستنی چاوەکانت بەکاری دێنیت نەک بۆ جوانی و خۆڕازاندنەوە و سەرنجڕاکێشانی کەسانی دیکە بۆی هیوادارم هەموو سەلامەت بن ئاگداری تەندروستی چاوەکانتان بن زۆر سوپاس.